بەڕێوەبەرایەتیەکانی ئەوقاف لە هەولێر و سلێمانی دان بەوە دادەنێن کە موچەخۆری بندیواریان هەیە و لە ئێستادا زیاتر لە 400 فەرمانبەر و خادمی مزگەوتەکانی سەر بە وەزارەتی ئەوقاف کە بندیوار بوون مۆڵەتی بێموچەیان پێدراوە و نێراونەتەوە ماڵەوە. بەڕێوەبەرایەتی ئەوقافی سلێمانی پێشتر خاوەنی 5000 موچەخۆر بووە، بەڵام لەگەڵ سەرهەڵدانی قەیرانی دارایی و ئەنجامدانی چاکسازی لە لیستی ناوەکان 500 خادم و فەرمانبەر لە کارەکانیان دوور خراونەتەوە کە 300 کەسیان بندیوار بوون و 200 کەسی تریان بە هۆکاری جۆراوجۆر لە کارەکانیان نەماون. ئێمە ئەو فەرمانبەرانی کە دەوامیان نەئەکرد و ئەتوان ناویان بندیوار بوو ئەوانە ناچارمان کردوون بەشێکشان کە دەوام بکەن و تەوزیعێکی ترمان بۆ کردوونەتەوە بەشێکی زۆریشان نزیکەی حدودی 300 فەرمانبەرمان بەبێ موچە ناردۆتە ماڵەوە. لە بەڕێوەبەرایەتی ئەوقافی هەولێریش کە 8000 فەرمانبەریان هەیە لەو ڕێژەیە 100 کەس بندیوار بوون و دەیان کەسیش لە کارەکانیان فەسڵ کراون. یان ئەوانەی کە دەوامیان نەکردوە هەمووی خزمەتگوزاری مزگەوتن و ژمارەیەکی زۆریش ئەتوان بڵم بە دەیان کەسیشمان فاصل کردووە لەوانەی کە دەوامیان نەکردووە دوای ئەو ئیسلاحاتانەی کە بەڕێوەبەرایەتی گشتی ئەوقافی هەولێر دەستی پێکردووە بۆیە ئەتوانم پێت بڵێم بە شێوەیەکی گشتی نزیکەی 100 کەس لە کۆی ئەو 8000 فەرمانبەرەی کە هەبوو دەوامیان نەکردوە بە جۆرێک لە جۆرەکان. وەزارەتی ئەوقاف لە هەرێمی کوردستان خاوەنی 14250 موچەخۆرە. بە پێی زانیاریەکان ساڵانی ڕابردوو سەدان کەس وەک بندیوار لە وەزارەتی ئەوقاف دامەزراون بەبێ ئەوەی نەخزمەتی مزگەوت و نەوەک فەرمانبەر لە شارەکانی هەرێم کار بۆ ئەوقاف بکەن. ئەوە جگەلەوەی لە وەزارەتەکانی دیکەی هەرێمی کوردستان باز لە هەزاران کەس دەکرێت کە موچە وەردەگرن و دەوام ناکەن. کارزان تارق نارتی، سلێمانی.